دەستپاس. سڵاوتان لێبێ عزیزانم، 8م ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆستان لێ پیرۆز بێت. ئەم ڕۆژ دووبارە هاتین وڵاتان بە بڕگە و بابەتی تازە. جا لەگەڵ هاوکارم ڕاسان کۆمەڵێ بابەتی نوێتان بۆ باسەکەین. سڵاو لێبێ ڕاسان. سڵاو لێبێ لیندا، تەندروستی چۆنە؟ زۆر سپاس. باش بن. سڵاوتان لێبێ بینەرانم، هیوادارم هەموو کات دڵخۆش و تەندروست باش بن. وەک لیندا ئەمەژەی پێیا لە 8م ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە لە خزمەتتان نابین. جا هیوادارین ئەم ئێوارەیەش ببینەوە میوانێکی ڕۆحسکی ماڵەکانتان. لیندا تەندروستی چۆنە؟ زۆر باشم سپاس. اینجا ڕاسان تەوەری ئەمڕۆمان پێ بڵێ. تەوەری ئەمڕۆمان باز لە نەخۆشیەکانی گورچیلاکەین. جا لیندا لە وەک دیارە لە مانگی ڕەمەزانە ئاو ناخۆینەوە بۆ ماوەی 14 کاتژمێر زیاتر کەمتر بە ڕۆژوو ئەبین، وشکە بینەوە و شێداریمان لە جەستەمانە کەم ئەبێتەوە بەبوونی ئەوەی کە ئاو ناخۆینەوە بۆ ماوەی 14 ساعت. جا ئەمە کاریگەریە کاتە سەر گورچیلەمان و ئێمەش ئەمڕۆمان بەباش زانی کە باز لە نەخۆشەکانی گورچیلە بکەین، چونکە گورچیلە ئەندامێکی جەستەیە کە خۆی بە تەنها کارەکە بە بێدەنگی کارەکە، بەڵام کارەکاتە سەر تەواوی جەسەمان. واتە ئەگەر گورچیلەمان تێک بچێ کارەکاتە سەر ئەندامەکانی تریش کە دواتر بە وردەکاری و بە تەفاسیل ئەچینە ناو بابەتەکەەوە. ڕاستە ئەنجا ئێمە پێویست دەکات کە لە ماوەی 24 ساعتە 2 بۆ 2.5 لیتر ئاو بخۆینەوە، واتە ئەکاتە 8 بۆ 10 پەرداخ ئاو. پێویستمان بۆنەیە بۆەوەی کە تەندروست بین. ئەنجا بۆیە کاتێک کە ڕۆژەکانتان ئەشکێنن وردە ئاو بخۆنەوە، بەڵام ئەوە نەبێت کە ڕۆژەکەتان شکان زۆر بەسەرێکەوە بخۆنەوە، چکە و کاتە ناتان بۆ ناخورێت، بەڵام بە شێوەیەکی تەدریجی تاوەکو پارشێ و ئاو بخۆنەوە بۆ ئەوەی کە تەندروست بن. دەست خۆش بەلیندا. جا بەدڵنیایە وەک هەموو ڕۆژێک کۆمەڵێ بەرگە و بابەتی تایبەت و کۆمەڵێ هەواڵی تایبەتمان بۆ ئامادەکردوون سەبارەت بە نەخۆشەکانی گورچیلە و کۆئەندامی میز. جا بە تایبەت یەکەم هەواڵمان تایبەتە بەو نەخۆشیانەی کە لە کۆئەندامی میزە دروستە بێت بە تایبەت لە ڕۆژوانانە کە بۆ ماوەیەکی زۆر بە ڕۆژوە بن و ڕێژەی شلەمەنی و وشک بوونەوە لە جەستایانە زیابێتەوە و ڕێژەی شلەمەنی لە لەشیانە کەمە بێت. جا بازیانایی زیاتر وەرگرین دەربارەی ئەم هەواڵە. فەرموون. مانگی ڕەمەزان بەهۆی درێژی کاتەکانی ڕۆژوگرتن و گۆڕانی سیستمی شلەمەنی دەبێتە هۆی دروستبوونی هەڕەشە بۆ سەر تەندروستی کۆئەندامی میز بە تایبەت لە نێوان خانماندا. سپۆڕانی میز و میزۆڕۆ هۆشداری دەدەن کە کەمی شلەمەنی لە جەستەدا ژینگەیەکی لەبار بۆ گەشەی بەکتریاکان لە ناو میزەڵداندا دروست دەکات. ئەمەش دەبێتە هۆی هەوکردنی توند کە ئەگەر چارەسەر نەکرێت مەترسی بۆ سەر گورچیلەکانیش دروست دەکات. بە گوێرەی توێژینەوەیکی زانستی کە لە زانکۆی ئەزهەر لە وڵاتی میسر ئەنجام درراوە دەرکەوتووە کە ڕێژەی توشبوون بە هەوکردنی ڕێڕەوی میز لە مانگی ڕەمەزاندا بە ڕێژەی لە ساسی زیاد دەکات. ئامارەکان ئاماژە بەوە دەدەن کە وشکبوونەوەی جەستە دەبێتە هۆی کەمبوونەوەی ڕێژەی میز و خاوکردنەوەی پرۆسەی شۆردنەوەی سروشتی لە میزەڵداندا. ئەمەش وا دەکات بەکتریای ئیکۆلای بۆ ماوەیەکی درێژتر لە ناو ڕێڕەوەکەدا بمێنێتەوە و دەست بە گەشەی خۆی بکات. توێژەران دەڵێن کاتێک جەستە بۆ ماوەی زیاتر لە 24 کاتژمێر بێ ئاو دەبێت، میزی ناو میزەڵدان خەست دەبێتەوە و ڕێژەی ترشیەتەکەی دەگۆڕێت. ئەمەش دەبێتە هۆی خورانی ناوپۆشی میزەڵدان و ئاسانکردنی نیشتنی بەکتریاکان. توێژینەوەکە ئەوەشی سەلماندووە کە ئەو کەسانەی لە نێوان بەربانگ و پاشێودا کەمتر لە 1.5 لیتر ئاو دەخۆنەوە ئەگەری توشبوونی 4 هێندە زیاترە بە بەراورد بەوانەی کە بڕی پێویست ئاو دەخۆنەوە لە ڕۆژانەیە. پزیشکان جەخت دەکەنەوە لەوەی کە پێویستە ڕۆژەوانان گرنگی بە خواردنەوەی ئاو بدەن بە بڕی کەم و لە کاتی جیاجیادا. هاوکات ئامۆژگاریان دەدەن کە لە کاتی هەستکردن بە سوتانەوەی ڕێڕەوی میز، گۆڕانی ڕەنگی میز بۆ تۆخ یان ئازاری ژێرسک پێویستە زەردانی پزیشک بکرێت و پشکنینی میز ئەنجام بدرێت، چونکە پشتگوێ خستنی هەوکردن لە کاتی ڕۆژوودا دەبێتە هۆی بەرزبوونەوەی پلەی گەرمی جەستە و وشکبوونەوەی زیاتر. اینجا
باسیەوەمان کرد کە هەوکردنی ڕێڕەوی میزێکە کە لەو حاڵەتانەی کە لە سەدا 30 زیاتر ڕوەدات لە ڕەمەزانانە بۆیە ئازانایان هۆشداریە دەن بۆی کە بە بڕێکی کەم لە کاتی جیاجێدا ئەو بخۆینەوە تاوەکو کاتی پاشێ بۆی کە دووربین لە هەر نەخۆشیەک. ئەجا هەر لەسەر بابەتی گورچیلە و میزۆڕۆ ئەمانە بمێنینەوە هەواڵێکی ترمان ئامادەیە سەبارەت بە بەردی گورچیلە. جایەکێکە لە کێشە باوەکان لە ڕەمەزاندا و کێشەیەکە کە زۆر ئازاری هەیە واتە کەسەکە زۆر ئازارە دەفراسان. یەکێکە لەو نەخۆشیانی کە زۆر ئازاری هەیە و کەسەکەش زۆر پێوەی ئەناڵێنێ بە تایبەت لە مانگە پیرۆزەژە چونکە بڕێکی کەمتر ئاوە خوورێتەوە بۆ کارە بۆەوەی کە ئازارەکەی زیاتر بێن. جا بە زانیایی زیاتر وەرگرین لەبارەی ئەم هەواڵەوە فەرمووی. دروستبوونی بەردی گورچیلە و میزەڕۆ یەکێکە لە پڕئازارترین گرفتەکانی هەرس لە مانگی ڕەمەزاندا کە پەیوەندی ڕاستە و خۆی بە خەستبوونەوەی میز و نیشتنی خوێیەکان زایەکانەوە هەیە. پزیشکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو کەسانی پێشینەی بەردی گورچیلەیان هەیە لەو مانگەدا پێویستیان بە چاودێریەکی ورد هەیە بۆ ئەوەی دووبارە تووشی ئەو گرفتە نەبنەوە. بەپێی توێژینەوەیەکی کلینیکی کە لە زانکۆی تاران بۆ زانستە پزیشکیەکان لە وڵاتی ئێران ئەنجامدراوە دەرکەوتووە کە ڕێژەی سەردانکەرانی نەخۆشی بۆ بەشی فریاکەوتن بەهۆی ئازاری بەردی گورچیلەوە لە ڕەمەزاندا بە ڕێژەی لە 120 بۆ لە 125 زیادی کردووە. ئامارەکان نیشانی دەدەن کە زۆربەی ئەم حاڵەتانە لە نیوەی دووەمی مانگی ڕەمەزاندا ڕوودەدەن کاتێک جەستە بەهۆی کەمی ئاوەوە دەست دەکات بە دروستبوونی کریستاڵی ورد لە نێوان میزدا. زانایان ڕوونی دەکەنەوە کە کاتێک جەستە وشک دەبێتەوە میز دەبێت لە خوێەکان و ئۆکسالیت و کالسیۆم و یوریک ئەسید لە کاتی نەبوونی شلەمەنی پێویست بۆ ڕوونکردنەوەی ئەو خۆیانە کریستاڵەکان پێکەوە دەنووسێن و بەردروست دەکەن. توێژینەوەکەی زانکۆی تاران ئاشکرای کردووە کە خواردنی بڕێکی زۆری پرۆتین و خوێ لە ژەمەکانی بەربانگدا ئەگەری دروستبوونی بەردی گورچیلە بە ڕێژەی لە 115 زیاد دەکات چونکە ئەو مادانە دەردانی کالسیۆم لە میزدا زیاد دەکەن. پزیشکان ڕەنمایی دەدەن کە بۆ پاراستنی گورچیلە و ڕێڕەوی میز پێویستە ڕۆژوانان لە شەودا بەلایەنی کەمەوە 2.5 لیتر ئاو بخۆنەوە. هەروەها جەخت دەکەنەوە لە کەمکردنەوەی خواردنی سوێر و تیژی لە کاتی پاشێودا چونکە خوێ دەبێتە هۆی خەسکردنەوەی میز و خواردنەوەی شەربەتی سروشتی لیمۆ و میوەترشەکان بە سوودە چونکە مادەی سیتریتیان تێدایە کە ڕێگری لە دروستبوونی بەردەکات. جا ئازیزانم وەک ئاماژەمان پێە لە سەرەتاشەوە بەردی گورچیلە یەکێکە لەو نەخۆشیانەی کە ئازارێکی زۆری هەیە و لە ئێستاشا حکوومەتی ئێران ئەوەی ئاماژەی بەوەیەوە کە ڕێژەی سەردانکردنی بۆ فریاکەوتنە خێراکانی نەخۆشەکان بە بۆنەی حاڵەتی بەردی گورچیلەوە لە 120 بۆ لە 125 زیادی کردووە کە ئەمیش بە دڵنیاییەوە هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە ڕەمەزانە جەستەمان وشکە بێتەوە و بە دڵنیاییەوە پزیشکانی تایبەت بە ئێران و پزیشکانی گیانیش بەدڵنیای و ڕێنمای هاوڵاتیانەکەن کە پێویستە لەو کاتانەیە لە کاتی ڕۆژوشکاندنە و تا کاتی پاشێو بڕێکی باش لە ئاو بخورێتەوە کە ئەوان بە مەزندەی 2.5 لیتر ئاویان کردووە کە بەنزیکەی 8 پەرداخ ئاوەکە بۆەوەی تووشی ئەم حاڵاتە نەبن و یاخود ئەگەر تووشیش بوون بە کەمترین ئازار نەجاتان بێلەیلی. ڕاستان دەست خۆش ڕاستان اینجا سەبارەت بە هەواڵێکی تر هەر لە باسی گورچیلە شامینەوە بێگومان باسی کافایی نەکەین کاتێکە ڕۆژەوانە ڕۆژوەشکێنن زۆر پەنابن بە خواردنەوەی چاو قاوە بەتایبەت چا لەناو ئێمە زۆر باوە چاوە ئەکات کە میزڵدانی چالاک دروست ببێت ئەمەش وا ئەکات کە کەسەکە هەست بکە کە پێویستی بەوەیە میزی زیاتر بکە میزی زیاتر بکات و ئەمەش کێشە بۆ گورچیلەکان دروست دەکات بۆیە زانایان هۆشداریە دەن بۆی کە ڕێژەیەکی دیاری کراو لە چاو و قاوە و مادە کافاینیەکان بخورێتەوە بۆ ئەوەی تەندروست بین. اینجا با بەیەکەوە بچین بۆ لای ئەو هەواڵە و زانیاری زیاتر وەرگرین لەم بابەتەوە.
زۆرێک لە ڕۆژەوانان لە دوای بەربانگ پەنا بۆ خواردنەوەی بڕێکی زۆر لە چاو قاوە دەبن. ئەمەش کاریگەری نەرێنی ڕاستەوخۆی لەسەر فەرمانی میزڵدان هەیە. پسپۆڕانی نەخۆشیەکانی میزڵدان هۆشداری دەدەن کە کافاین وەک هاندەرێکی بەهێزی میزڵدان کار دەکات و دەبێتە هۆی دروستبوونی حاڵەتی میزڵدانی چالاک کە تێیدا کەسەکە هەست بە پێویستیەکی کتوپڕ و توند بۆ میزکردن دەکات. توێژینەوەکە کە لە زانکۆی شاسەعود لە وڵاتی سعودیە ئەنجام درراوە دەریخستووە کە لە سا چلی ئەو ڕۆژوانانەی بڕێکی زۆر کافاین زیاتر لە 3 کوب چایان قاوە لە نێوان بەربانگ و پاشەودا دەخۆنەوە تووشی گرفتی میزکردن و میزکردنی زۆر و پچڕ دەبن. ئامارەکان ئاماژە بەوە دەدەن کە کافاین نەک هەر دەبێتە هۆی میزکردنی زۆر بەڵکو دەبێتە هۆی گرژبوونی ماسوولکەکانی میزڵدان. ئەمە شوا دەکات مرۆڤ تەنانەت بۆ بڕێکی کەمی میزیش هەست بە گوشارێکی زۆر بکات. زانایان دەڵێن مەترسیەکە لێرەدا کە کافاین میزپێکەرە واتە جەستە ناچارەکات ئاوێکی زۆر فڕێ بداتە دەرەوە. کاتێک کەسێک لە پاشەودا قاوە دەخواتەوە جەستەی لە کاتژمێرەکانی سەرەتای ڕۆژدا بڕێکی زۆر لە شلەمەنی لە دەست دەدات. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کە کاتژمێرەکانی تری ڕۆژوو تووشی وشکبوونەوەیەکی توند ببێت. توێژینەوەکە ئەوەشی نیشان داوە کە شیرینیە دەستکردەکان و خواردنەوە گازەکان لە بەربانگدا ئەگەری خورانی ناوپۆشی میزەڵدان و بە ڕێژەی لە 122 زیاد دەکەن. پزیشکان ئامۆژگاری ڕۆژەوانان دەکەن کە خواردنەوەی کافاین بۆ نزمترین ئاست کەم بکرێتەوە و تەنها 1 کاتژمێر دوای بەربانگ بخورێت. هەروەها پێشنیار دەکەن کە لە بڕی چای ڕەش چای ڕووەکی بێکافاین یان ئاو بەکار بهێنرێت. هاوکاتیش بۆ ئەوانەی کێشەی میزەڵدانیان هەیە باشترە دوای کاتژمێر 12 شەو هەر خواردنەوەیە کە کافاین لە خۆ دەگرێت نەیخۆنەوە بۆ ئەوەی لە کاتی پاشێ و ڕۆژوودا جەستەیان هاوسەنگی شلەمەرەکان پارێزێت. بەڵێ ئەزیزانم هەروەک لە هەواڵەکە ئاماژەی پێەیە خواردنەوەی چاو قاوە یەکێکن لە مادە میزپێکەرەکان واتە بڕێکی باش لە شلەمەنی لە جەستەمانە کۆکەنەوە و ئاڕاستی ئەەکەن بۆ ئەوەی کە زیاتر دەریبن لە جەستەمانە. جا هەر لەم هەواڵەوە با بچین بۆ هەواڵێکی تر کە باز لەوە ئەکا ڕۆژوانان لە کاتی بەڕۆژووبوون و یاخود لە کاتی پاشێویشە ئەگەری ئەوەی هەیە کە ڕاگررتنی میز بۆ ماوەیەکی زۆر میز ڕابگرن واتە بۆ ماوەی چەند کاتژمێرێک میز ڕابگرن و نەیکەن بابزین زەرری ئەمە چییە بابزین زیانی ئەمە چییە با بێکەوە زانیاری زیاتر وەرگین لەم هەواڵەوە فەرمونون. یەکێک لە ڕەفتارە ناتەندروستەکانی هەندێک ڕۆژوانان لە مانگی ڕەمەزاندا دواخستنی کاتی چوونە تەوالێت و ڕاگررتنی میزە بۆ ماوەیەکی دوور و درێژ بە تایبەت لە کاتی خەوتنی دوای پاشێودا. پزیشکان هۆشداری دەدەن کە ڕاگررتنی میز بۆ ماوەی درێژ لە ناو میزەڵداندا مەترسی دروستبوونی بەکتریا و نیشانە خۆیەکان زیاد دەکات کە ئەمەش زیان بە ماسوولکەکانی میزەڵدان دەگەێنێت. بە پێی توێژینەوەیەکی زانستی کە لە زانکۆی ئەستەمبول لە وڵاتی تورکیا ئەنجام دراوە دەرکەوتووە کە 120 حاڵەتەکانی هەوکردنی میزەڵدان لە ڕەمەزاندا پەیوەندی بە تەمەڵی میزەڵدانەوە هەیە کە بەهۆی ئەوەوە دروست دەبێت کە کەسەکە میزەکەی بۆ ماوەی زیاتر لە 6 کاتژمێر ڕادەگرێت. ئامارەکان نیشانی دەدەن کە مانەوەی میز دەبێتە هۆی کشانی ماسوولکەکانی میزەڵدان و لاوازبوونیان. ئەمە شوا دەکات لە داهاتوودا میزەڵدان نەتوانێت بە تەواوی خاڵی ببێتەوە. توێژەران دەڵێن میزی خستی کاتی ڕۆژوو ئەگەر بۆ ماوەیەکی درێژ لە ناو میزەڵداندا بمێنێتەوە وەک مادەیەکی کیمیایی توند کار لە ناوپۆشی میزەڵدان دەکات و دەبێتە هۆی هەوکردنێکی بێدەنگ. توێژینەوەکەی زانکۆی ئەستەمبول ئەوەشی دەرخستووە ئەو خانمانەی دوای ژەمی پاشێ و میزەڵدانیان خاڵی ناکەنەوە و دەخەون بە ڕێژەی لە 135 زیاتر تووشی هەوکردنی میزەڵدان دەبن بەراورد بەوانەی پێشخەوتن دەچنە توالێت. پزیشکان ڕخت دەکەنەوە لەوەی کە خاڵیکردنەوەی میزەڵدان پێش خەوتنی دوای پارشێ و دوای بەربانگ زۆر گرنگە بۆ ڕێگریکردن لە کۆبوونەوەی بەکتریا.
اینجا باسی ئەوەمان کرد کە ڕاگررتنی میز کرێت چەندێک زەرەر بە کەسەکە بۆیە لەرەوە پێتانەڵێن بە هیچ شێوەیەک ئەو شتە مەکەن. اینجا هەواڵێکی ترمان هەیە ڕاستان ڤیددیۆیەکی جوانە کردبوو سەبارەت بە شەربەتی سروشتی و شەربەتی ناسروشتی. اینجا ئەگەر بیبەستینەوە بەو بابەتە هەستیاری میزڵدان حاڵەتێکە کە تووشی کەسێکە بێت کە دوای ڕۆژوگرتن شەکرێکی زۆر ئەخوات یاخود شتی ناتەندروست یاخود ئەو ڕنگانی کە لە شەربەتە هەیە ئەیخوات و زۆر بەکاری ئەهێنێت. بۆیە ئێمە دووبارە هۆشداریتانە دەینەوە لێرەوە بۆی کە لەو شتانە دوورکەونەوە کە زۆر ناسروشتین بەرمونە ئەو شەربەتانی کە پێکاتوە لە شەکر و لە لیمۆندزی و لە ڕنگ کە ئەمە هەرسێ پێکاتەکە زۆر خراپن ئەکرێت زۆر زیان بگەێرێ لە کاتێک کە تۆ بەرمونە شەربەتێکی مێوژی سروشتی ئەخۆیت ڕێژەیەکی زۆر لە سوودت پێ ئەگەێنێت بە پێچوانەوەی کە بێگومان چێژەکەشی زیاترە. تامەکەشی زۆر خۆشترە لیندا تامەکەشی ینی کە ئیخۆیتەوە ڕێک هەست بە جیاوازەکەی ئەکەی کە ئەمە سروشتیە و ئەمایان دەستکردە ڕێکەسی پێەکەی بێگومان وە ئەنجا لە ڕووی تەندروستیشەوە ئەوە یەکێک لە خاڵە زۆر گرنگەکانە کە لە ڕووی تەندروستیەوە سروشتەکە زۆر باشترە لە ناسروشتەکە. ئەنجا بۆ ئەوەی زانیاری زیاتر وەرگرینە سەرەوە بابەتە با بێ کۆبچین بۆ لای ئەو هەواڵە. جۆری ئەو شلەمەنیانەی ڕۆژەوانان لە دوای بەربانگ دەیانخۆنەوە ڕۆڵێکی سەرەکی دەگەڕێت لە پاراستنی تەندروستی میزڵدان. پسپۆران دەڵێن خواردنەوەی ئەو شەربەتانەی ڕێژەیەکی زۆر شەکری دەستکرد و ڕەنگی کیمیاییان تێدایە دەبێتە هۆی دروستبوونی هەستیاری لە مزڵداندا کە نیشانەکانی هاوشێوەی هەوکردنی میزە بەبێ ئەوەی بەکتریای تێدا بێت. بەجۆرەی توێژینەوەیە کە لە زانکۆی ئوردن بۆ زانست و تەکنەلۆژیا ئەنجام درراوە دەرکەوتووە کە لە سا 25 ڕۆژوانان لە مانگی ڕەمەزاندا تووشی حاڵەتی سووتانەوەی میزەڵدان دەبن بەبێ بوونی هەوکردن و بەکتریا. هۆکاری سەرەکی ئەمەش بۆ خواردنەوەی بڕێکی زۆر لە شەربەتە دەستکردەکان و خواردنەوە گازەکان دەگەڕێتەوە. جا ئامارەکان نیشانی دەدەن کە شەکری زۆر و مادە پارێزەرەکان لە میزدا دەبێتە هۆی تێکدانی پۆشەری پارێزەری ناوەوەی میزەڵدان. زانایانی ئوردن ڕوونی دەکەنەوە کە میزی کەسی ڕۆژۆوان لە بنەڕەتدا خستە کاتێک شەکری دەستکرد و کیمیایی بۆ زیاد دەبێتە مادەیەکی تەواو زیان بەخش بۆ دیواری میزڵدان. ئەمەش وا دەکات کەسەکە هەست بە ئازار سووتانەوە و ناڕەحەتی بکات لە کاتی میزکردندا. تۆژینەوەکە ئەوەشی دەرخستووە کە خواردنەوەی ئاوی میوەی سروشتی وەک هەنار نیشانەکانی هەستیاری میزڵدان بە ڕێژەی لە سایە 40 کەم دەکەنەوە. پزیشکان ئامۆژگاری ڕۆژەوانان دەکەن کە ئاو هەمیشە بژاردەی یەکەمیان بێت بۆ شکاندنی ڕۆژوو. ئەگەر شەربەتیش خوڕایەوە پێویستە سروشتی بێت و بڕی شەکرەکەی زۆر نەبێت. لەلایەکی دیکەوە جەخت دەکەنەوە لەوەی بۆ ئەو کەسانی پێشتر کێشەی میزەڵدانیان هەبووە پێویستە لە خواردنەوە گازەکان و شەربەتە دەستکردەکان بە تەواوەتی دوور بکەونەوە چونکە ئەو خواردنەوانە ڕێژەی ترشێتی میز بە شێوەیەک دەگۆڕن کە زیان بە تەندروستی میزەڵدان و گورچیلە دەگەیەنێت. بەڵێ ئەزانم وەک لە هەواڵەکەش ئاماژەی پێیا بەدڵنیەوە ئەو کەسانی کە پێشتر تووشی هەوکردنی میزەڵدان بوون یاخود هەر ڕۆژوانانێکیش کە لە ماڵەوە ڕۆژوەشکێنن باشترین خواردنەوە باشترین شت بۆەوەی کە ڕۆژی پێ بشکێنن ئاو خورمایە بەدڵنیایەوە دوور بکەونەوە لەو شەربەتانەی کە بڕێکی زۆر لە شەکر و ڕنگ و ئەو شتانەی تایە بەدڵنیایە وەک لینداش ئاماژەی پێەیە ئەگەر حەستان هەر لەوەیە شەربەت بخۆنەوە با شەربەتەکەتان سروشتی بێ وەکو شەربەتی هەنار و مێوژ و پرتەقاڵ و ئەو شتە خۆشانەی کە هەیە. ڕاستە بێگومان ئینجا لە ڕەمەزانە شەربەت زۆر باوە لە ناومانە لە هەموو ماڵێکە شەربەت هەیەەوە شەربەتە کڕن و ئەیخۆنەوە بەڵام پێویستەکە کە شتێ بخۆین سروشتی بێت و
بۆی زیان نەگەێنێ بەگشتی بەجەستەمان بە تایبەتیش بە گورچیلە چکەتەوەری ئەمڕۆمان تایبەتە بە گورچیلە و باسی گورچیلاکەین جاوەکە زانین گورچیلە بەپەی تەمەن وردە ئیشکردنی خاڵ بێتەوە خانەکانی ئەمرن بۆیە پێویستەکە زۆر ئاگادار بین. دەستە خۆش بە لیندا جا ئەزیزانم وەک لیندا ئاماژەی پێەیە ئەمڕۆ باز لە نەخۆشەکانی گورچیلاکەین ئەگەر هاوکاران میارمەتی دەرم بن گرافیکەکەمان بۆ بخەنە سەرواڵەکە باز لە ئامارەکانی توشبوون بە نەخۆشی گورچیلە بکەین بابزین لە جیهانە چەند کەس لە ئێستاە بەدەست نەخۆشەکانی گورچیلەوە ئەناڵێنن جا لە ئێستاە لیندا 850 ملیۆن کەس لە جیهاندا بەدەست بە ئیسراحەتی خۆت 850 کەس لە جیهانە بەدەست ئەم نەخۆشی گورچیلەوە ئەناڵێنن بەڕاستی ڕێژەیەکی زۆرە و یەکێکە لەو نەخۆشیانەی کە لە ئێستا زۆر کەس پێوەی ئەناڵێنێ 850 ملیۆن کەس و دەهەمین هۆکاری گیان لە دەزانە لە سەرانسەری جیهانە واتە دەمین هۆکاری زۆرترین گیان لە دەزانە کە دوای پێتانەڵین چ پەیوەندیەک لە نێوان گورچیلە و ئەندامەکانی تری جەستەمانە هەیە لە هەمان کاتە ساڵانە زیاتر لە 1.7 ملیۆن کەس بەهۆیەوە گیان لە دەزان بەڕاستی ڕێژەیەکی زۆرە ڕێژەیەکی زۆرە کە 1.7 ملیۆن کەس ببوونی ئەم نەخۆشیەوە گیان لە دەستبن چونکە تەواوی گۆڕانکاری و تەواوی نەخۆشیەکە لەژێر دەسەڵاتی خۆمانایە و لەژێر دەسەڵاتی خۆمانایە کە چۆن ڕەفتار لەگەڵ گورچی لەماناکەین چونکە گورچی لەمان ئەندامێکی جەستەیە کە بەتەنها ئیژ ناکەم بەتایبەت لەگەڵ دڵمانە ڕەفیقێک و هاوڕێیەکەن دایمە بەیەکەوە کارەکەن واتە پەیوەندیەکی زۆر ڕەفیقایەتی و هاوڕێیەکی زۆر پتەویان هەیە بەیەکەوە کە ئەم دوانە بەبەیەک ناتوانن ئیشکەن واتە بۆ نمونەگەر گورچیلە پەکی بکەوێ دڵ ناتوانێت ئیشکە ئەگەر دڵیش پەکی بکەوێ ئەو کاتە گورچیلەش پەکەکەوێ پەیوەندیەکی زۆر پتەویان لە بینە هەیە و بە دڵنیایی و گورچیلە کاریگەریە کاتە زۆر لە ئەندامەکانی تر بۆ نمونە ئەگەر تووشی نەخۆشەکانی گورچیلە بیت هۆکارە بۆ ئەوەی کە تووشی جەڵدەی دڵ جەڵدەی مێشک و کەم خوێنیش بیت بە دڵنیاییەوە جا هۆکارەکانی نەخۆشی گورچیلە بابزین هۆکارەکانی نەخۆشی گورچیلە چین بۆچی تووشی ئەم نەخۆشیە بین بە یەکەم هۆکار و هۆکاری سەرەکی کە لە جیانەدانرێ شەکرێ کە لە 38 هۆکارەکان ئەگەڕێتەوە بۆ نەخۆشی شەکرە واتە ئەو کەسانی کە توژبوون بە نەخۆشی شەکرە زیاتر ئەگەری ئەویان هەیە تووشی ئەم نەخۆشی گورچیلەیە بن بە دڵنیاییەوە ئەمەمانەی ئەوە نییە هەر کەسێک تووشی نەخۆشی شەکرە بێت واتە تووشی شەکرەی هەبێت تووشی نەخۆشەکانی گورچیلە بێت بە دڵنیایەوە تۆ توانی شێوازی ژیان و شێوازی خواردنە بگۆڕیت بۆی تووشی ئەم حاڵەتە نەبیت بە دڵنیایەوە نەخۆشی شەکرە کار لەسەر ماسوولکە و مولولە خوێنە وردەکانی جەستەمانەکات بەدنیایە بۆیە ئەمەش کارەکاتە سەر نەخۆشەکانی گورچی لەمان لە هەمان کاتە کاریگەریە کاتە سەر بەرزەفشاری خوێنمان کە بە ڕێژەی لەسا 26 یعنی بەرزەفشاری خوێن هۆکارە بۆ توژوون بە نەخۆشەکانی گورچی لەمان ئەویش دووەم هۆکاری ئامە دووەم هۆکاری گشتیە کە لە جیهانە بە زۆرترین هۆکارەکان دەستنیشانەکرێت سێم هۆکاری وشکبوونەوەیە کە لە سا 15 مەزنداکرێ کە لە ئێستا لە ڕەمەزانان و لە ڕۆژوانانە بۆ ماوەی 14 کاتژمێر بە ڕۆژوە بین تووشی وشکبوونەوە بین لە جەستەمانە ئەمیش هۆکارێکە بۆ ئەوەی کە توش بین بە نەخۆشەکانی گورچی لە بەدڵنیاییەوە لە هەمان کاتیشە بەکارهێنانی کۆمەڵە دەرمان کە بۆ نمونە کۆمەڵە دەرمانی ئازارشکێن هەیە کە نەخۆش و هاوڵاتی بۆ ماوەیەکی زۆر بەکاری ئەهێنێت کە ئەمە کاریگەریە کاتە سەر گورچی لەمان چونکە بەدڵنیاییەوە وەک ئاماژەم پێیان گورچیلە ئەندامێکە کە بێدەنگی ئیشەکە بەڵام کاریگەریە کاتە سەر تەواوی جەستەمان واتە ئەگەر ئێمە گورچیلەمان نەپارێزین ئەو کاتە ئەویش ئەو پارێزگاریە و ئەو یارمەتیانەی کە بە بێدەنگی ئەیکات وەکو چۆن بڵێ ئەیکا بە منەتێک بەسەرمانەوە ئەو کاتە تووشی ئازار و تووشی نەخۆشەکانی خۆی ئەبێت کە هۆکارەکانی بەگشتی ئەو چوار هۆکارە بوون کە باسمان کرد جالیندا باسێکمان لەوە بۆ بکە کە ڕێگریکردن لە نەخۆشەکانی گورچیلە چۆن ڕێگری لە بکەین چۆن هاوڵاتیان بتوانن تووشی ئەم نەخۆشیە نەبن ڕاستە اینجا پێشەوەی بچمە سەر ڕێگریەکان هەر لە هۆکارەکانەوە باسی ڕێگری بکەین بنمونە تۆوتت شەکرا وتت بەرزەفشاری خوێن فەرموولێندا ببوورە وتت شەکرە وتت بەرزەفشاری خوێن ئەگەر نەخۆشێک وا بکات کە تووشی شەکرە نەبێت خۆ پارێزی ئەوە بکات کە تووشی شەکرە نەبێت ئەو کاتە پارێزراویشە لە نەخۆشەکانی گورچیلە بەرمنە بەرزەفشاری خوێن کە کارەکاتە سەر ملولەکانی گورچیلە ئەوانەی کە پاڵاوتنی بۆ کرێت ئەگەر کەسێک
خۆی بپارێزێتەوەی کە تووشی بەرزەفشار بێت بێگومان پارێزراویشە بێت لە گورچیلە. اینجا ئەگەر باسی ڕێگریەکانی تر بکەین بۆ ئەوەی کە کەسێک تووشی نەخۆشیەکانی گورچیلە نەبێت، خواردنەوەی 2 بۆ 3 لیتر ئاو لە هەر ڕۆژێکدا، ئەوە پێشتریش پێم وتن ئەمە ئەکاتە تقریبان 8 بۆ 10 پەردا لە ڕۆژێکە. ئەمە ڕێژەیەکی تەندروستە، وابزانام ئەو دەبانی کە ئەمە بەکاری ئەهێنین 9 لیترە کە 9 لیتر بێت کە وایە ئەکاتە 6 دەبلەوە 3 لیتر. ئەگەر 6 دەبلەوە بخۆینەوە ئێمە تەندروستی. ئەنجا کەمتر لە 5 گرام خوێ لە هەر ڕۆژێکدا بەکار بێت. ئەمەش ڕێژەی بەکارهێنانی خوێە، بەرمنەوە پێویستەکە ئێمە لە خواردنەکانمانە ڕێژەیەکی زۆری خوێ بەکار نەهێنین، ینی بۆەوەی بڵێن بەحساب بەتامە بێت و ئەمانە نابەو شێوێنە ڕێژەیەکی دیاریکراوە کە نەگاتە 5 گرام لە ڕۆژێکە کە 5 گرامیش زۆرە. مەزنداکرێت با بڵین کەوچکێکی چاک، یعنی با بڵین کەوچکێکی پڕچایە خود نیو کەوچکە چێشت، یعنی 5 گرام خوێ نیو کەوچکە چێشتەکە کە ئێمە خینە ناو ئەو خواردنانی کە لە ژیانی ڕۆژانەمانە خۆین بەدڵنیایەوە. بۆیە هاوڵاتیانیش ڕێنمایی ئەوواکەن کە بڕێکی کەمتر لە خوێ بەکاربێنن بەدڵنیایە ئەو خواردن و خواردنەوەی دەستکردانی کە لە ژیانی ڕۆژانەش مای خۆین بڕێکی زۆر لە خوێی دەستکردی تایە. بەڵام ڕێژە سەلامەتەکەی 5 گرامە کە نیو کەوچکی چێشتەکە خود کەوچکێکی چاکە. ڕاستە بەس باش شتەکە زۆر لە سەران قورس نەکەین. بەرم لە تۆ کە برنج لێنیت ئەگەر نیو کەوچکی تێبکە خۆتۆ هەموو برنجەکە ناخۆین، یعنی شتەکە بۆ شێوێش قورس نییە، وا قورسی مەکەن، بەس ڕێژەیەکی دیاریکراوانی وا دیار نەبێت کە شتەکە سوێرە، ئەو ڕێژەیە خۆی ناگاتە 5 گرام ئەگەر بە شێوەیەکی تەندروست حەزریکەی بێگومان. ڕانەگرتنی ماوەدرێژی میز و ڕێخستنی بەرنامەی خۆراکیەوە باسمان کرد. ڕاگرتنی میز چەند کاریگەری ئەبێ لەسەر تەندروستی کەسەکە، بێگومان هۆکارێکیش ئەبێ بۆ ئەوەی کەسەکە لە نەخۆشیەکانی گورچیلە پارێزراو بێت. ئەمە زۆر جار ئەتە دایکمان و باوکمان زۆر پێیانوتوین میز ڕانەگری ئەبێ سەر بچی بۆ توالێت. ئەمە گرنگی ئەوە دەرەخات پێویستەکات کە بە هیچ شێوەیەک میز ڕانەگری. اینجا هین ڕاگرتنی شێوازی خۆراک یەکێکترە لە هۆکارە زۆر گرنگەکان کە ئێمە چی ئەخۆین و چی ناخۆیت بۆی کە گورچیلەمان پارێزراو بێت. بەدڵنیایەوە لیندا باسێکی دەرمانیشمان بۆ بکە تۆ خۆ دەرمانسازی ئاسیەوەشمان بۆ بکە کە ئەو کەسانی کە دەرمانە خۆن با بڵین بەبێ ڕەچەتەی دکتۆر و بەبێ ڕێنمایی دکتۆر کۆمەڵی ئازارشکێنی تایبەت هەیە بەکاریهێنن ڕاستە خۆ لە ناو گورچیلەمانە هەرسەکرێن. ڕاستە کۆمەڵێک دەرمان ئێمە زیاتر جگەر و گورچیلەیە کە دەرمانەکانی لە مەتابۆلیزمەکرەیە خۆت شیعەکرێتەوە. بۆیە ئێمە پێویستەکات ئاگاداری ئەوە بین کە دەرمان نەخۆین بەبێ ئاگاداری پزیشک ئەگەر بێت و بچی بۆ لای پێت ئەڵێ، یعنی ئەگەر بزانێت کە ئەو دەرمانە بۆ تۆ نابێت پێت ئەڵێڵە بەکاری مێنە، بەڵام بەداخۆ لای خۆمان باوە ئەچێ لە خۆیەوە ئازارشکێنێک کە کڕێ کە لەوانەیە کاریگەری خراپی هەبێت لەسەر گورچیلەی ئەمەش کاریگەری خراپی لە سەر بەجێ ئەهێڵێ. ئەگەر دووسێ دانە لەو هۆکارانەشی هەبێت واکات کە تووشی نەخۆشی گورچیلە بێت بێگومان. دەستە خۆش بەلیندا هەلژیت. جا ئەزیزانم وەک ئاماژەمان پێیان بە ورد و درشتی لەسەر بابەتەکانی گورچیلە و نەخۆشەکانی گورچیلە ئەڕۆین و میوانێکی تایبەت و پسپۆرێکی تایبەتیشمان بە بابەتەکە ئامادەیە. بەڵام پێشەکی ئەچینە وچانێکی کورت و ئەگەڕێنەوە وڵاتان. سڵاوتان لەبێ ئازیزانم، دووبارە هاتینەوە وڵاتان. اینجا ئەمڕۆ باسی تەندروستی گورچیلەکەین. بۆ ئەم مەبەستە میوانداری دکتۆر بەهادین محەممەد پسپۆڕی نەشتەرگەری گورچیلەمان کردووە. دکتۆر بەخێر بیت. دکتۆر ئەمە ڕێک لەوە دەست پێ بکەم. ڕۆژهوانان لە نێوان بەربانگ و پارشێوە پێویستەکات چەند لیتر ئاو بخۆنەوە، چۆن ئاو بخۆنەوە، لە چ کاتێکە بۆ ئەوەی تەندروستی گورچیلەیان پارێزراو بێت و تووشی سزبوونی کتوپڕ نەبێت؟ بەڵێ بە کورتیەکەی بێ خۆیان پاراوکەنەوە بە باشی. هەموو کەسێک ڕۆژانە پێویستی بە بڕێکی دیاری کراوە، ینی کەمترینی بڕی دیاری کراوی شلەمەنی هەیە بیخواتەوە کە زۆرینەی بە لە ڕێگەی ئاوەیە ئەکرێت لە ڕێگەی شلەمەنیەکانی تریشەوە ئێمە هەر ئاوە خۆینەوە کرێ شەربەتێک بێ ماستاوێک چایەک شتێک، بەڵام بڕەسەرێکەکەی لە ڕێگەی ئاوەیە ئەبێ قسە زۆرەوتێ 2 لیتر 3 لیتر چەند لیتر ئاو بخۆینەوە چەندێکمان پێویستە، بەس بە جوانترین قیاس باشترین قیاس کە خۆمان هەموو جارێ ئەتوانین بەوە قیاسی خۆمان بکەین زانین پاراوین یان نە ڕەنگی میزە. ئەبێ ڕەنگی میز زەردێکی زۆر کاڵ بێ
مەیلە سپی بێ نەک مەیلە زەردێکی تۆخ مانای وایە جسممان پاراوە کەسێک کە بە ڕۆژووە لانی کەم 12 ساعت لە منتیقی خۆمانە تا 15 ساعتیش ئەڕوات ئاو ناخۆیتەوە دیارە بڕێک کاتێکی تا ڕادەیەک زۆرە ئەبێ بەو شەوە بتوانی تاویزی ئەو بڕە پێویستە بکەیتەوە کە چەندت پێویستە لە ئاوا بکەی کە میزەکە تەواو سپی بێت شێوازی خواردنەوەکەی چۆن ینی هەمووی بەسەرێکەوە بێت یاخود چۆن بێت وڵای بە تەکیید خۆ هەر هەمووی بەسەرێکەوە لەوانەیە حاڵەتێکی ینی بۆ مەعیدە ئەوانە مەستاح نەبێ تۆ لەو کاتا کە هاتەیتر هەر لە سەرەتاوە دیارە هەر ڕۆژ و شکاندنیش مامۆستا ئاینەکان باس لەوەکەن ئەڵێن بە خورما بیشکێن و بە ئاو لەبەرەوە ینی خورما شەکری تیا دیارە شەکر زەڕورە بۆ مێشکوس لەشمان زوو گاتە جێگەی خۆی و ئاویش زوو پارامان کاتەوە دەستخۆش تا کۆتایی پەرشەوە دکتۆر ئاماژە و بە ڕەنگی میسیە زۆرێک لە هاوڵاتیان و ڕۆژوانان لە ئێستایا سکاڵای ئەوەکەن کە ڕەنگی میزەکانیان لە کاتی بە ڕۆژوبوونا ئەگۆڕێ بۆ ڕەنگێکی زێردێکی تۆخ ئایا ئەم گۆڕینی ڕەنگە ئاساییە لە کاتی بە ڕۆژوبوونا بۆ بە ڕۆژوبوون یا بۆ هەر حاڵەتێکی تر کە کەسێک مەسن ئاو کەمە خواتەوە لە سەفەرێکای لە شتێکای مەژغۆڵی بیرت نییە مەجالت نییە بەتە شتێکی طبیعی ینی وەکو پێم وتی قیاسی پاراوبوونەوەمان بریتێ لەو ڕەنگە سپیە ئەو زەردە کاڵە قیاسی ئەوەش کە لەشمان پێویستی بە ئاوە بریتێ لەو زەردە تۆخە هەتا تۆختر بێ مانای وایە لەشمان زیاتر پێویستی بە ئاوە ئاومان کەم نوقسانە ئەی دکتۆر ئەمە زیان بە گورچی لەمان ناگەێنێت لە بڕێکی دیاری کراوە دیارە هەمومان لە ژیانی ڕۆژانە توجاری وا هەیە 8 ساعت کەسی وا هەیە 10 ساعت 12 ساعت ئەسڵان نووسووە ئاویش ناخواتەوە ئەوە شتێک نییە ببێ بە زەرەر بەڵام دیارە ئەگەر درێژە بکێشێت ئەوە دیارجیانی کاتەکە لە 24 ساعتوانە تێپەڕێ یان کەسێک خۆی گورچی لی نەخۆش بێ ئەوە مۆزوعێکی دکتۆر بۆ کەسانەی کە خۆیان بەردی گورچیلیان هەبوو پێشتر کاتێک کە ڕۆژووەگرن ئایا مەترسی دروستبوونەوەی بەردی گورچیلە هەیە یاخود ئەوانەی کە بەردی گورچیلیان هەیە چ کێشەیەکیان بۆ دروستەکە بەردی گورچیلەکە جوڵە بە ڕۆژووگرتن خۆی دوو بەشی جیاوازە و پرسیارە بەشێک ئایا بەردی تازە دروستە بێتەوە بەهۆی ڕۆژوە نەخێ چکە تۆ بەشەوە ئەو ئاوە ئەخۆیتەوە تاویزی ئەەکەیتەوە کەسێک چەند سعاتێک تۆزێک ئاو لە لەشیا کەم بۆتەوە نابێتە هۆی ئەوەی کە بەر دروست بێ بەعکسەوە هەندێک توێژینەوە هەیە ئەڵێ بەهۆی زیابوونی ئەم بڕی ئاو کەمبوونەوەی بڕی ئاو لە گورچیلە ئاو لە لەشا لەوانێ بێتە هۆی جوڵانی بەرد جوڵانی بەرد مانای ئەوە نیە ئەو بەردە ئەو ڕۆژە دروست بووە بەردێکە پێشتر دروست بووە بەڵام بەهۆی ئەو هینەوە ئەجوڵێت ینی وەکو دروستبوونی بەرد کەواتە ناتوانین بڵێن ڕۆژووە بێتە هۆی دروستبوونی بەرد بەڵام ئەکرێ بەردی بچووکمان هەبێ و بیجوڵێنێ ئەکێشێ ئەو جوڵانە چییە چی بۆ نەخۆشەکە دروست دەکات وڵی تر ئاتەن جوڵەی بەرد مشکلەی لەگەڵایە ئازاری لەگەڵایە ئازارەکە لە لاکەلەکەیە زیاتر ئەگەر بدابەزێتە خوارە بۆ ناوبۆری میز ئەوە ئازارەکەی دیارە تونترە جاری وایە دڵتێکچوون و ڕشانەوە و ئازاری زۆر و ئەجا گۆڕانی ڕەنگی میز زیاتر وەکو خوێنی تیابێت سوور بێت ئەوانە لەوانەیە ڕووبەت باش دکتۆر لە پاشەودا زۆرێک لە هاوڵاتیان پەنا بەنە بەر خواردنی سوێر یاخود تیژی و ئەوانی کە بەهارات توشتیان زۆرتیایە جا ئەمە ئەکرێ مەترسێک بێ بۆ گورچیلە هۆکار بێ بۆ نیشتنی خوێ و کریستاڵەکان و مەترسیدار بێ بۆ نەخۆشەکانی گورچیلە یعنی وەکو بڵین لایف ستایل کە چەند تەندروست بێ لایف ستایل چەند تەندروست بێ لە ڕەمەزان و غەیری ڕەمەزان هەر زەرورە بەڵام دیارە ئێمە زۆرجار لە ڕەمەزانە زیاتر تەرکیزەکرێتەوە سەر و قسانە و باسەکرێتەوە خواردنی سوێری زۆر پرۆتیناتی زۆر چوری ئاژەڵی زۆر ئەمانە هەمووی بۆ لەش و بە تایبەتیش بۆ گورچیلە ناتەندروستن دیارە ینی بە مروری زەمان مشکلەی بۆ دروستەکات دکتۆرە نیشانە سەرەتایەکانی هەوکردنی میزڵان چییە؟ ئایا کەسەکە هەست بە چی ئەکا؟ ئایا پێویستەکە لە بمنە کاتێک کەسەکە تووشی تایەکی تون دەبێ ڕۆژۆکەی بشکێنێت؟ بەڵێ هەوکردن بە شێوەیەکی گشتی لە کۆئەندامی میزە ینی چەند بەش ینی دوو بەشی سەرێکیە با بڵێن بەشی سەرەوە گورچیلە و بۆری میز بەشی خوارەوەش میزەڵدان بۆ لەگەڵ دەرچەی میز هەوکردنەکان لە میزەڵان و دەرچەی میزە عادەتەن نیشانەکانی زوو ڕۆشن بە میزە چرکە ئازار لەگەڵ میزە هەندێکی زۆر کاتی کەم جاری وای میز خوێناویە کات بەڵام زۆرینەی کاتەکان تای لەگەڵ نییە ینی وەکو لەشت قرس نییە ینی لەش باشە بەڵام ئەو مشکلەی میزکردنت هەیە
هەر کاتێ ئەگەر ئیلتیاباتەکان یا هەوکردنەکان لە بەشی سەرەوە بێ گورچیلەی تیا بێتەمانە ئەو نیشانانەی باسمان کرد لەوانەیە هەبێ لەگەڵ ئازاری لاکەلەکە لەگەڵ لەرزوتا یعنی با بڵین هەموو لە شیشت نەخۆشە بێ لەگەڵیا ئەو کاتە بەڕاستی لە کاتی وجودی هەوکردنێکی ینی دیاری کراوەوە دیارە نیشانەکانیشی دیارەوە بە فحوساتە بێ باش وایە ئەو کەسە بە ڕۆژوو نەبێ هەتا هەوکردنەکەی چاکە بێتەوە بەڵام کە هەوکردنەکەی چاک بوویەوە ئیتر ئەوە ئیتر بێتەوە بە کەسێکی وەکو من و تۆ ئەتوانێت ڕۆژوو خۆی بگرێت. باشە دکتۆر بۆ ئەو خانمانی کە زوو تووشی هەوکردنی میزەڕۆ ئەبن لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا چه ڕێنماییەک هەیە بۆ ئەوەی کە ئەمان بێگرنەبەر و دووبارە تووشی ئەم هەوکردنە نەبنەوە؟ بەڵێ وەکو پێشوتم ینی هەندێک ڕێنمایی هەیە بۆ ڕەمەزان و غیری ڕەمەزانش ئەمە شتێکە علاقەی بە فەسلەجەی جسم و ئەنەتۆمی جسمی ژن و پیاوە هەیە پیاوان کەمتر لە ژنان تووشی هەوکردنەکانی بۆری میز و میزەڕۆ ئەبن ینی مقارنەکەش مقارنەیەکی زۆر ینی ئافرە زۆر تووشە بێت بەچی وا بکەیت کە ئەو دووبارە نەبێتەوە یاخود ڕێژەکەی کەمکەیتەوە فریکوێنسی ئەو ئیلتیهاباتانە کەمکەیتەوە ئەویش بە زیادکردنی بڕی ئاو خواردن میز ڕاگیر نەکردن و پێرسنەڵ هایجین پاک و خاوێنی شەخسی هەندێک سلوبی تایبەت لە توالێتکردن و ینی توالێت ترینین و ئەوانە هەندێک ترینین هەیە ئەدوانی فێریان کەی کە کەمتر بێتەوە و نەوعەتی جلوبەرگی تەسک و ئەوانە پانتۆڵی تەسک و نەوعەتی ئەو جلی ژێرەوە ئەو شتانە هەمووی دەوری هەیە ئەگەر نایلۆنی بێ زیاتر چانسی ئیلتیهاب زیاد دەکات. دەستخۆش دکتۆر خواردنەوەی چاو قاوە تا چەند کارگەری هەیە لەسەر کەسەکە زۆر جار وا بیستین کە باسیشمان کرد خواردنەوەی چاو قاوەکە کە کەسەکە زیاتر میز بکات ئایا چ کارگەریک لەسەر کەسەکە دانێت؟ بەڵێ چاو قاوە ینی جۆرێکە لە بەشێکی کەمی ئیدمانی تایە ئێمەمانان مەسەن لە هەر کۆمەلگایەکە لەوانەیە زیاتر چای قاوە یا شتێکی تری سەم کۆمەلگای خۆمان زیاتر ڕوو لە چایە چا هەندێکی کەم ئیدمانی تایە لەبەرەوە ئەگەر نەیخۆینەوە لەوەچی وە زەمان تێکچ ئەو کاتە بیخەینە سەر ڕۆژوەکە یا ئەیخەینە سەر شتێکی تر بەڵام بەڕاستی مەوزوعەکە چایە بە هەر حاڵ چا ئەبێ هەر بیخۆینەوە چکە ڕاهاتوین لەگەڵیا بەڵام کاتێک کە بڕێکی زۆرە خۆیتەوە هەندێ شتی لاوەکی لە دروستە بێکێک لەوانە کە هەندێ مەوادی تیا بۆ دروستبوونی بەرد و ئەوانە خراپ ئەنجا لە ڕەمەزانیشا بەتایبەتی لە پاشێوە چکە چاو قاوە خۆی تۆزێ مودەڕیرە ینی دایوریتیکە وایە با بڵین کەرتێ حەبی میزکردنت خواردبێ با بە شێوەیەکی نمونەیەک ڕوونی کەمەوە یعنی کەسێک بڵین پەرداخێک ئاوەخوا بڕێکی دیاریکرا و میزەکە بەس ئەگەر کەسێک یەک هەمان پەرداخ هەمان بڕ چا بخوا لەو بڕەمیزەی کە بە ئاوەکە کردوێتی زیاتر میزەکە ینی زیاترە بێت کەواتە هەندێکی ئاوەکەی چاکە خۆیەتی هەندێکی ئاوی لەش ئایباتە دەرەوە ینی وەکووتمان دایورەتیکە مودەڕیرە لەبەرەوە بۆ پاشێوان ئەگەر چا زۆر خۆیتەوە بە تاکید تا ڕادەیەک زووتر تینۆ بیت چ کاریگەرێک لەسەر کەسەکە دانێتەوە وەڵا جایتر تا زۆرتر خۆیتەوە زۆرتر تینو دەگا بەڵام هەرچەنە لە کۆمەلگایە ماڵێن چاخۆینەوە لەبەرەوەی تینومانەبێ بەڵام کە بڕەکەی زیاد بوو تینو دەگات. باشە دکتۆر باباسێک لە خواردنەوە گازەکان و یاخود شەربەتە دەستکردەکان بکەین کە لە سەر سفرە خوانی زۆرێک لە هاوڵاتیان هەیە لە کاتی بەربانگە خواردنەوەی ئەم شەربەتە دەستکردانە یاخود خواردنەوە گازەکان ئەگەری هەیە ببێتە ڕاستە و خۆ دروستکردنی کریستاڵ و ئازار لە میزەڵداندا بەدڵنیایەوە ئەوەی کاشکرایە مثل خواردنەوە غازیەکان هەندێک وەکو ئۆگزالی تۆندێ ماوادی تریتیایە بە تەکیدەوە ئەبێتە دروستبوونی کریستاڵ و خەزبوونەوەی کریستاڵەکان و لە نەتیجەی خەزبوونەوەی کریستاڵەوەانی کە کریستاڵ یوریا زۆر بێت چانسی دروستبوونی ڕمڵ و ئەنجات بەرد زۆرترە بێت خۆی هەر کریستاڵە خەڵک پێڵێ ڕمڵ ینی لە مجتەمەعێما بە ڕمڵ باوە بە تەکید و شەربەتەکانی تریشکان دێمەوادی تایە بە تەکید مباشر تەسیرەکەن لەسەر ئەو مۆزوعە و بە شێوەیەکی گشتیش بڵێن ینی ئێستا مەفهومێک لە هەموو دنیاە مەفهومێکی زانستیشە دیارە کە ئەڵێن هەموو کەسی ئەبێ ئەو پەڕیحەد هەوڵ با بگەڕێتەوە بۆ سروشت بەڕاستی ئەگەر تۆ دەستت کەوێ شەربەتێک با کەمیش بێ شەربەتێکی سروشتی بخۆیتەوە زۆر لەو شەربەتی دەستکرد یاخود خواردنەوە غازیەکان باشترە زۆر. دەستخۆش دکتۆر سزبوونی گورچیلە تا چەند کاریگەری لەسەر کەسەکە دانێت ینی بمنە کەسێک کە سزبوونی گورچیلەیە بە کاتێکە بە ڕۆژووە بێت ئەگەری هەیە گورچیلەیەک جار لە کار بکەوێت کە ئێمەڵێن سزبوونی گورچیلە ینی ئەو گورچیلە بە هەڵناسێ بە فەرمانی خۆی
ئیترە مێش قۆناغی هەیە ینی تونند و تونتر تا ئەگاتە قۆناغێکە پێڵێ ئێنستەیج ڕینەڵ فەیلەر یانی تر ینی با بڵین هەر بە کوردیش ئەو ترێڵێن ئەمە گورچیلەی وەستاوە ئەمە گورچیلەی سستە ئەوەی کە وەستاوە ئەوە ئیترەوە مۆزوعێکە گورچیلەی وەستاوە ئەوەشی کە هەر گورچیلەی سستە بەڕاستی ئەبێ خۆی پارێزێ لە ڕۆژوگرت بەڵام وەکو ژیان ئەکرێ کەسێک گورچیلەی سست بێ ینی بەسیترین قیاسکە لە وڵاتی ئەمە و لە وڵاتانی تریش ئاکرێ نسبەی سیرەم کریاتینینە مەسەلەن کریاتینینی 2.5 1.5 ینی کە کابرا تاسێ ئەڕوا و دوای ئەگەڕێتەوە بۆ 2 ینی بەم شێوە کابرا ژیان نەباتە سەر لەوانەیە چەندەها ساڵ بۆ ئەو کەسانە ڕۆژوگرتن خراپە چونکە خۆیان گورچیلەیان زەعیفە وەکو ئێمەڵێن سستە تۆ لۆدێکە خەیتە سەری چەند سەعاتێک ئاو ناخواتەوە ئەمە شتێکی ناباش. باش دکتۆر زۆر جار حاڵەتێک تووشی هاوڵاتیانە بێ کە بۆ نمونە دەست بەلایەکی کەمەریانەوە گرن ئازارێکی زۆر لە لایەکی کەمەریانەوە تووشە بێ یاخود هەستەکەن کە خوێن لە ناو میزەکەیانە ئەبینن ئایا ئەمە حاڵتێکی مەترسیدارە ئەکرێ ڕاستە و خۆ ڕۆژۆکی پشکێنێت ئەمە حاڵتێکی مەترسیدارە؟ خۆی بە هەر شتێک تۆ بڵێ مەترسیدار تۆ بێ بە پشکنین بگەیتە نەتیجە بەڵام ئەم سینناروی تۆ باسیەکەی کەسێک دەستی گر بێ بەلاکەلەکەیەوە و هاوارکە لە ئازارە و میزەکەی خوێنایی بوو بێ یعنی بەردێکی هاتۆتە ناو بۆریەکە و ئازارەکەی زۆرە ئازارەکە لەوانەیە دڵتێکەڵاتن و ینی وەزعی نەخۆشەکە بەڕاستی تەواو تێکە چێ ینی تۆبیە نەڵێم ڕۆڵین ینی لە تاو ئازارە ئەخولێتەوە ینی لەسەر ئەخولێتەوە بە کوردی خۆمان واڵێن ئەوە ئیتر بەڕاستی تر کەڵکی ڕۆژووی پێوە نەماوە بەڵام وەکو مەترسیدار بڵێ زۆر مەترسیدارە و لە ماوەی چەند سەعاتێکە ئاو نەخوایە لە ماوەی چەند سەعاتێکە فریای نەکەوی شتێکی گەورە ڕوویە شەرت نییە بەڵام بەڵێ حاڵەتێکی نیمچە تەواریە ئیترە بێ زوو بگەیتە نەتیجە لەگەڵیا ئەگەر ئایا پێویستی بە تەداخلی جەراحی بوو کە ئێستا خۆشبەختانە زۆربەی لە ڕێگەی نازوورەوە ئەکرێ یا ئەگەر پێویستی بە داو دەرمان بوو وە چاوەڕێکردنی وەزاکە. دکتۆر کام نیشانانە هێڵی سوورە لە ڕووی پزیشکیەوە ینی ئەبێ کەسەکە ڕاستەوخۆ ڕۆژەکەی بشکێنێت هەوکردنەکان بە شێوەیەکی گشتی هەوکردنەکان بە شێوەیەکی گشتی گەگەر هەوکردنێکی تند بێت نیشانەکانی چین ئەوەی کە باسمان کرد کزانەوەی میز و چیچوی لە بەشی خوارد بەشی سەرۆ لەرز و تا ئەوانەی تیاابێ بەڵام کەسێک چەند ڕۆژێک کە چاکە بێتەوە ئیترە بێتەوە کەسێکی ئاسایی ئەتوانێت بە ڕۆژوو بێ و مەسن زۆرینەی ئەو نەخۆشیانەی کە لە گورچیلەکە هەیە هەر کاتێک لە حاڵەتێکی توندی ئەو نەخۆشییا بوو ینی حاڵەتەکە دەرەکەوێت مەسن کەسێک بەردی گورچیلە هەیە بەردێکی دەملیمی هەیە و 6 مانگە ساڵێکە پێیزانی و چەند جارێ سۆنەری کردو هەروکو خۆی ماوەتەوە بە کوردەواری خۆمان ئەڵێ چەقیوەتە ناو گۆشت و زۆر ناجوڵێ و ئازاری بۆ دروست ناکە ئەمە ڕۆژی خۆیەگرێ بەڵام ئەگەر ئەو بەردە بجوڵێت و بێتە ناو بۆری حال بەوەوەها ئازاری زۆری بۆ دروست کاوەکۆی جەنابەت ئێستا سینناریۆکت باس کرد ئەوە مەجبورە بێ کە ڕۆژەکە بشکێنێ و ڕۆژوو نەگرێتەوە تاکو ئەو بەردە حەلە بێ یان هەمان بەرد ئەگەر بێتە هۆی هەوکردن کەوتمان هەوکردنی بەشی گورچیلەی سەرەوە نیشانەکانی بەشی خوارەوەی لەگەڵایە وەکو سوتانەوەی میز و شتەکانی تریش بەڵام لەگەڵیشیان لەرز و تاو لەشدا هێزران و ئەوانشی لەگەڵایە ئەو لەو حاڵەتانە نابێ بە ڕۆژوو بێ. باش دکتۆر باباسێکی ئەو هاوڵاتیانە بکەین کە یەک گورچیلەیان هەیە و بە یەک گورچیلە ئەژین ئەکرێ ئەوان بە ڕۆژوو بن ئاساییە بۆ ئەوان کە بە ڕۆژوو بن وەڵاهی جا ئەوە مناقەشەی زۆر لەسەرەکرێ بەڕێی من پێم باشە ئەوانەی یەک گورچیلەیان هەیە بە ڕۆژوو نەبن بە تایبەتی ئەگەر ڕۆژگار درێژ بێ ڕۆژگار کوردێ و چۆنەڵێ معاملەیەکی تایە چکە کاتەکە کەمەکە ئەو بەڵام بەڕاستی بۆ ڕۆژگاری درێژ بۆ کاتی هاوین بۆ شوێنێک کە گەرم بێ بۆ کاتێکی ڕۆژوو کە زۆر بێ بە هیچ شێوەی بە ڕۆژوو نەبن چکە ئەو یەک گورچیلە هەیەەوە ئەو بمانێ و نەمانەوێ کەسی یەک گورچیلە طبیعی ئەژی بەڵام بە تەئکید گورچیلەیەک وەکو دوو گورچیلە نییە ینی ئەو کاتە تۆ لۆدێکە خەیتە سەری چکە خۆی ئۆڕێدی لۆدی لەسەر ینی ئەو گورچیلە بەتەنیا لەبەرەوە پێم باشە ئەوانەیە یەک گورچیلانەیە با گورچیلەکەش ساغ بێ پێم باشە بە ڕۆژوو نەبن بە تایبەتی ڕۆژگاری گەرم و ڕۆژگاری درێژ. دکتۆر جیاوازی هەیە لە نێوان ئەو کەسانێکە لە زگماکەوە یەک گورچیلیان هەیە لەگەڵەوەی کە گۆڕینی گورچیلیان بۆ کراوە لە ڕووی ڕۆژوگرتنەوە ئەبە بوورە ئەوەی گۆڕینی بۆ کراوە بڵێ یە گورچیلێ ئەوان هەر گورچیلەکەیان ینی هەر زۆر لە 100% نۆرمەڵ نییە ینی چکە عیلاجی هەیە و عیلاجی مەناعی هەیە و شتی هەیە ئەوە ئێمە باسیەکەین کاڵین یە گورچیلە بریتین لەوانەیە کە زگماک یە گورچیلیان هەیە و لەوانەیە ئەوانش کە بەهۆی حاڵەتێکی نەشتەگەریەوە بەهۆی حاڵەتێکی نەخۆشیەوە گورچیلەکەی تری لابراوە بەس ئەوەی کە زەرعی گورچیلەی بۆ کراوە بەڵێ خۆی دوو گورچیلەکەی خۆی ماوە بەڵام هیچ ئیسفادەی نییە زەرەر نەبێ گورچیلەیەکی بۆ دانراوە بەڵام ئەم گورچیلە بمانێ و نەمانەوێ
میوانە لە لەشی ئەو مرۆڤەیە ئەو نەخۆشە زۆرینەیان هەندێک عیلاجاتی یارمەتی دەر بەکارێنن بۆ ئەوەی کە ئەو گورچیلە بە زیندوی و بە چاکی بمێنێتەوە لە لەشیانە لەبەرەوە من ئامۆژگاریانەکەم بە شێوەی بیر لە ڕۆژوونەکەنەوە. دکتۆر لە سەرەتاوە لەگەڵ هاوکارم لێندا باسی ئەومان کرد کە گورچیلە ئەندامێک نییە بە تەنها ئیشکا پەیوەندی لەگەڵ زۆرێک لە ئەندامەکانی ترا هەیە بۆ نمونەیشە لە ئەندامەکانی کەوتمان هاوڕێیەکی ڕەفیقایەتیەکی پتەویان لە بینە هەیە دڵە ئەکرێت نەخۆشیەکانی گورچیلە کەسێک توش بوو بێ بە نەخۆشیێکی گورچیلەش هۆکار بێ بۆی کە تووشی جەڵدەی دڵیش بێت؟ بەڵێ گورچیلە لە ڕاستیایەکێکە لەو ئۆرگانانەی کە پێوترە ڤایتەڵ ئۆرگان یعنی ئۆرگانی سەرەکین بۆ ژیان ینی کەسێک ئەبێ ئەکرێ لاقێکی نەبێ هەردوو لاقیشی نەبێ هەر ئەژی ینی دەستت نەبێت ئەژیت بەڵام دڵن نەبێ ناژیت بە هەمان شێوە گورچیلەشت نەبێ ناژیت ئەمە وەکو پێویستی بۆ لەش بەڵام پەیوەندی وە گورچیلە لە ناو سیستەمی لەشایە هەموو زۆرێک لەو نەخۆشیانەی کە نەخۆشی بڵێن ئامن بتوبێن پێوترێ سیستمێک دزیز تاسیل لە گورچیلە شەکەن وەکو شەکرە یا وەکو زەخت کە ئەوانە لەسەر گورچیلە بەڕاستی مەهاکی خراپ زۆر جێڵن و دواری وایە سست بوون ئەو شتانەشی بۆ دروستەکەن هەموو ئەمانە تاسیل لە یەکتریەکەن بەڵام بەو شێوەی کە بڵێ گورچیلە بێتە هۆی جەڵدە بەڕاستیەوە هینێکی دوورە تۆزێ. دەستخۆش دکتۆر کاریگەری دەرمان لەسەر گورچیلە چییە؟ بەرمونە کەسێک نەخۆشی شەکری هەیە نەخۆشی دڵی هەیە کۆمەڵێک دەرمانی هەیە ئایا کاریگەری خراپدانێ لەسەر گورچیلە یاخود لەگەڵ دکتۆری دڵا بێکەوە دەرمان بۆ کەسەکە دانێن ئەو کەسێکە گورچیلەشی باش ئیش ناکات؟ بەڵێ دەرمان وە زۆرینەی شتەکانی تریش کە ئێمە ڕۆژانە ئەیخۆین بە تایبەتی دەرمان زیاتر بیری لێ بکەینەوە تەوان دوایی وەکو پاشەڕۆیەکە بێ فڕێ بدرێتە دەرەوە ئەم پاشەڕوانش زۆرینەی یا لە ڕێگەی گورچیلەیە یا لە ڕێگەی جگەرەوەی و لە ڕێگەی کۆئەندامی هەرسەوەیە زۆرێکی کە بە گورچیلە و بە کۆئەندامی میزە ئەڕوات و لە ڕێگەی میزەوە کرێتە دەرەوە دیارە ئەمە لۆدت لەسەر گورچیلە دروستەکە لەسەر ئیزافەتەن بۆ ئیشی خۆی کە تۆ دەرمانێکە خۆی لۆدێکی زیاترت بۆ کردو لەبەرەوە بە تاکید کەسێک کە گورچیلە نەخۆشە بێ حساب بۆ ئەو دەرمانانە بکات کە بەکاریێنێەوە کەسێکیش گورچیلەی ساغە هەر ئەبێ ینی بە ئارەزوی خۆی بە دەرمان بەکار نێنێ ینی ئەڵێن ماڵی زیایە سەر ناشکێنێ ئەم قسە بۆ دەرمان ڕاست نییە بەڕاستی چاک سەرشکێنێ. دکتۆر ئەو کەسانی کە جگەرە کێشن یاخود خواردنەوە کحولەکان ئەخۆنەوە ئەگەری هەیە ئەم جگەرە کێشان و خواردنەوە کحولیانە زیان بگەێنێ بە گورچیلیان؟ بە تەئکید جگەرە هینێکی مباشر تەئسیری هەیە لەسەر مۆزوعی شێرپەنجە و ئەو شتانەی گورچیلە و میزەڵان و ئەوانە و خواردنەوە کحولیەکان و جگەرە و ئەوانە بە شێوەیەکی گشتی کە تەئسیر لەسەر ئەوەی کە پێوترێ ئەثیرۆسکلۆرۆسس یعنی تەسەڵ و بشەڕاین کە خوێن بەرەکان تووشی تەسک بوون و ئەو شتانەیەکە ئەوەی کە زیاتر لەگەڵ جەڵدەی دڵا زۆر باسی لێوە ئەکرێ بەڵام خۆی لە ڕاستیە لەشی ئینسان یەک مەنزومەیە کەسێک کە بۆری دڵی یا بۆری مێشکی تووشی تەسەلب بوو بۆریەکە تەسک بۆتەوە بە دڵنیاییەوە هەموو بۆریەکانی لەشی بەشی خۆی تەسک بوونەوەی توش بووە بەڵام نەگەشتۆتە قۆناغێک کە دەرکەوێت کە نەخۆشی دروستکە بەڵام لە دڵیا گەشتۆتە قۆناغێک بووە بە مەسەنەوەی کە پێوترێت جەڵدەی دڵ و یا ئینفارکشن یا ئێمئای ینی یا دەبحە یا جەڵدە لە گورچیلەشە هەروایە هەر کاتێک کە بۆریەکانی میز کەمە بێت ینی تەسکە بێتەوە ینی لەوانەیە بگاتە قۆناغێک کە ئیتر مشکلە بۆ ئەو گورچیلە دروستکە. باشە دکتۆر لە سەرەتاوە ئاماژەمان بە کۆمەڵی ئاماررا کە 850 ملیۆن کەس لە جیهانە توشبوون بە نەخۆشەکانی گورچیلە واتە وەکو کۆتا قسەی خۆت و کۆتا ڕێنمایی خۆت بۆ هاوڵاتیان چۆن شێوازی ژیانیان چاپ بکەنەوە و چی بکەن بۆ ئەوی ئەم ڕێژە زۆری توشبوونە کەم بێتەوە لە جیهانە؟ من دڵنیامە و داتا زۆر لەوە زیاترە لە ڕاستیە چکە ئەو داتانەی کە بڵاوە کرێتەوە لە کتێبە زانستیەکان لە توێژینەوەکانە بریتێ لە داتای ئەو حاڵەتانەی کە تەسجیل کراوە کە ڕیپۆرت کراوە بەڵام چەنەها خەڵکی نەخۆشەیە کە ناچێتە ناو راپۆرتە پزیشکیەکان و توێژینەوەکانەوە یان تەسجیل ناکرێت با بڵێن لەوانەیە مجتەمەعی خۆمانێکێک بین لەو مجتەمەعانەی کە تەسجیلی حاڵەتە نەخۆشیەکانمان ناکرێت زۆرینەی ڕاستە لەبەر دڵنیا بە لەو داتا زۆر زیاترە
ئێمە چۆن سەر تەندروست بژین لە ڕەمەزان و غەیرە ڕەمەزان شتێکی گرنگ بە نسبەت ڕەمەزانەوە باسکەین. خوای گەورە ئەفەرمێ يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم دعاء فرمي فمن كان مريضا أو على سفر أجل وردي كيتو حل همان آيته لهمان سورة الجاري كتر أو أفرميته دوبارية كاتو يعني تأكيد كاتو اليمن خوايك كأمري كردوه بقرتني الرجو بهمان شيء وأمري كردوه بنقرتني الرجو بوكسي كنخوش كواتا أوي كنخوشة دکتۆرێک مامۆستایەکی ئاینی سەماحیاوەتێکە ڕۆژوو نەگرێ ئیتر با بە مرتاحیەوە نەیگرێ نەک وا بزانێت تاوانێکی کردو ینی مرتاح بێ بەوەی کەی ئەسڵەن مرتاح بێ کە گوێڕایەڵیەکی بەندایەتێکی کردووە بۆ خوای گەورە چکە ڕێک بە گوێ ئەو ئاەتەی کردووە. ئەمە خاڵێکی زۆر گرنگە بۆ نەخۆشەکان و بە شێوەیەکی گشتیش چاکردنی لایفستایلی ئینسان کە بۆ زۆرینەی نەخۆشیەکان باسمان کرد لە مەوزوعی ئاو خواردن و نەوعێتی خواردن و نەوعێتی ژیان و وەرزشکردن و ئەوانەی کە بۆ لەش باشە هەمویان بۆ گورچی لە باشن ئەگەر زۆر وردی کەینەوە لەوانەیە کاتی زۆر پێبێ دەست خۆش بەدیکتۆریان زۆر خۆشحاڵ بووین دکتۆر بەهادین محەممەد زۆر خۆشحاڵ بووین لەگەڵمان نبووی پسپۆری نەشتەرگەریەکانی گورچیلە. جا ئەزیزانم ئێمەش لێرەیە هاتینە کۆتایی ئەم پرۆگرامە و ئێمە هیچمان نەماوە و ئێستش کاتی بانگی پیرۆزی ئێوارێ و ڕۆژ و تاعاتی هەموو لایەکتان قوبڵ بێت و سفرە خوانتان ئاواتان بێت و خۆتان لەگەڵ بێت.